بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و گەشتن ئەو مانجی ڕەمەزان. خۆشەویستانم لە مانجی ڕەمەزانە لە ئێوارانی ڕەمەزانە لە خزمەت ئێوەی خۆشەویستە بم جیاواز لەو بەرنامانەی کە لە ڕابردووە پێشکەشمان کرد بە ناوی بەرنامەی ئاودان بێت. ئازیزانم ئەمڕۆ لە بێستان سوورین. هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بێ و ئەم ئێوارەیە کە بە دیارمانەوە دائنیشن چێژ لە بەرنامەکە بکەن و هەروەها دوای تەوابوونی بەرنامەکەش دوعای خێرمان بۆ بکەن. مامۆستایەگەی فەرموو سوپاسی خواکەین کە گوناهەکەین و حەیامان نابە. ئێمەش سوپاسی خواکەین لەوەی کە گوناهەکەین و تۆبەمان لێ قوبوڵەکە. هۆکارمان بۆ ئەهێنێتە پێشەوە، هۆکارمان بۆ دروستەکە بۆ ئەوەی کە ئێمە تۆبەی تیا بکەین و هەروەها لە گوناهەکانمان بگەڕێنەوە. یەکێک لەو هۆکارانە مانجی پیرۆزی ڕەمەزانە. مانجی پیرۆزی ڕەمەزان ئەبێ بە کەفارەت لە نێوانی دوو ڕەمەزانە گەر ئینسان گوناهی کردبێ ئینشاءالله خوای بەخشێ. تەمەناوەکەم ئینشاءالله دوعای خێرمان بۆ بکەن، دوعای موفەقیمان بۆ بکەن. ئێمە ڕاستیکەی ڕۆژانی ڕەمەزان دامان ناوە گەر خۆشمان عەسێتمان ببێ ماندوو ببین بەس بۆ ئەوەی ئێوە بحەسێنەوە بۆ ئێوەی کە چێژێک وەرگرن لە ئێوارانی ڕەمەزانە لە خزمەتان نابین. ئەمەش بەڕێز کاک ئەحمەدە لەگەڵمایە کە دوای ئینشاءالله ڕوو نەبێتەوە بۆ ئەوەی کە بۆچی هێناومە لەگەڵ خۆمە. کاک ئەحمەد خوشکەزام واتە کوڕی خوشکمە، بەڵام پیاوێکی زۆر معقولە، ئینشاءالله لە ئایندەیە بێ بە مەلایەکی معقول. خۆ گلەیەکت نەبوو لە ناساندنەکەمە؟ گلەی نییە؟ زۆر باشە. ئەوە دوایی ڕوونەکەینەوە کە بۆچی جەنابتم هێناوە لەگەڵ خۆمە. تۆش موافەقی لەگەڵمە؟ دەکا کە فەرموو با بڕۆین بۆ ناو گوندی بێستان سوور. باشە ئەمەش هینەکەمە هەڵێگرم، ئەمە ئێوە دوای ئەزان ئەمە چیتیایە ئینشاءالله. باشە کاکە دەفەرموو با بڕۆین. شکر باشن نەبێ بە فزولی بەس باسی چیتانە کرد؟ واللهی باسی زمانی خۆمانمانەکەتەوە یعنی ئینسان لەم تەمەنە یادگاری پێکەوەی خۆمانێ بەڵێ چۆ قابلە هەرە وەڵڵا. باشە تۆ چی یادگاریەک زۆر بە ئازاری بووی؟ واللهی بڵێم چی بۆ خۆیە ئەسە لە بیرم چۆن نازانم چی ژیان گۆڕاوە. جاران مەسەلەن بۆ منە ئینسان لە خانووی کۆنکرێتان نەبوو، وەکو ئێستا وەسایل زۆر نەبوو، بەچینە نەبوو، چزانم بەگا جووتیان نەکرد، نازانم ئەمانیان نەکرد، بزانم هیچ کام لەوێ یادەوەرێنت ماوە؟ قابلە نەما بێ بەڵی بە ئیشمان کردووە، ئیشێکی زۆرمان کردووە، توزان تیرمان بڕیوە، جۆماڵیمان کردووە، باخمان کردووە، لۆکەمان کردووە، تووترمان کردووە، مەرەزەمان کردووە. باشە ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆن؟ وەڵا لەگەڵ ڕەمەزانیش هەر خەریک بووین، شکر لەخوا بەزیابێ، یعنی تەقسیریمان نەکردووە لەو شتانە. با بزانم تۆ کاتی خۆی بەچیەوە مەشغوڵ بووی لێرە؟ وەڵی کاتی خۆی بە مناڵی هەر خەریکی ئەو یاری و گەپوگە ئەوازم نەبێنە، بەسم گەنجی و کاتی ئیشە. ئیتر گەنجیش مەرەزەمان کردێ و لۆکە و تووتن و بامێ و ئەو شتانەمان کردەوە هەر ئەوە مەشغوڵ بووین بەوە. ئەی باشە ئەی ئێستا چ دەکەی؟ دوای ئەوە تاعین بووم لە دارا نزیکەی 30 ساڵ لە دارا بووم، شە تەقاوت بووم بە خۆم لە ماڵا کەوتم و تا. ئەی باشە ئەو دارە چی هەڵگرتووە؟ وەڵا ئەوە لەویا و هەڵمردمە دەستمە ئالویا کەوتووە. وەمزانی ئەگەر تەقاعود ببی خانە نشین بێ داری شەڵگری. ناشکر باشم باشم شکر الحەمدولله. خوای گەورە مەفەقتان کە یاخوا. خێر بێ. ئەی تۆ پێم بڵێ بزانم لەگەڵ ڕەمەزانەکە چۆنن تین و برسینی؟ بەڵای قابلە ئینسان تینی و شێبێ و برشێ ئەگا تین و برسینە بێ خێرەکەی لە شوایە وانە؟ ئەی تەبعانی ئینسانەوێت برسیشی بێ و تینوشی بێ و باشە تۆ با پێ خۆ جگەرە چێش نیت؟ جەنابێش جگەرە چێش نیت؟ نەخێر. ئەی تۆ بۆچی زۆر هیلاکە بی هەتاکو وەختی ڕۆژوشکاندن برسیتە تینوتە بەچی بێت کەمێ برسیمە برسیتە بێت؟ ئەرە وەڵا برسیتە. ئەی جەنابەت؟ وەڵای من زیاتر تینوم دەبێ دەم مشکە بیانی زۆر تینوم بەبێ چونکە من زەخت و ئەوانم زەختت هەیە.
خۆی ئیش و کار هیچ ناکەن ناوەڵا ئیش و کار هیچمان پێ ناکرێ ئێمە تازەتەوە مەتەقاوت بین و دانیشتنی لە ماڵەتەوە دەی تۆش ئافرین دەی 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 ئافرین دەی فەرمونون فەرمونون زۆر باشە دەوەرە بابەیەکیشەوە ڕسمێک بگرین وەرنە ئێرە وەرن 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 دەی وەرن وەرە کاکە تۆش وەرە ئەتوانم پێم بڵم بزانم چێتان بە ڕۆژووە ئافرین ئافرین بۆم ناگیرێ بۆ ناگیرە تۆ وەرە وەرە ئازانی چی بکە تۆ گرێ بەرەوە بەیانیتانی وەڕۆ بە ڕۆژوو بە دوایی نامخۆ اینجا گرێ بەرەوە لەگەڵ ئێوارەیە باشە چیتر تۆ بە ڕۆژویت برسی تا تینوتە تینوتە بابزان ئێوە چێتان بە ڕۆژوو بوون برسی تا تینوتە تینوتە حەزت لە چی ئێستا بەس ئەو ئەی شەربەت شەڵاوەنەی نەماوە باشە باخو بۆڵی کار لێتان کاکە هەمە باجارە سەرەتا لە تەمەنەکەت بپرسم بزانم تەمەن چەنە تەمانەکەم با بڵێن مەوالیدی چلم مەوالیدی چلم تۆ پێم بڵێ هەر لە بێسانسوور لەدایک بووی یاخو لە شوێنی ترەوە هاتی پیرێشم لە بێسانسوور بوو باوکم لێرە بوو ئەحمەد حەمە سعید ئەحمەد لێرە ژنی یاوردی کەواتە تۆ لێرە لەدایک بووی باو باپیرانیش هەر خەڵکی ئێرە بوون بەڵێ ئەرەوەڵا باشە با بپرسم بزانم قەدیم باو باپیرانت بە چیەوە سەرقاڵ بوون لێرە چیانە کرد ماون وەڵای وەبیلای هیچ نۆبی خۆن ئێوارەی وابوو نان و پیازیانە خوارد بەخوایە ئێلکەیانە خوارد دۆخەوایانە خوارد نیسکێنەیانە خوارد چیانە خۆکو ئێمە ئاوا خەڵک کاکە لە قەیلیەدا خەڵک ئەم هەموو نیعمەتە جوانە کە ها لە پاکەتەوە ها لە زەرفە بۆ ئێمە ڕوویدا لەم زروف و زەمانە خواگەدارە پیان خراپە و کەسانایی خۆن شکری خوا ناکەن تۆزە لە ڕەمەزانیش بپرسم بزانم ڕەمەزانی ئەو کاتە چۆن بە ڕۆژووە بوون چۆن هەڵەستان بە چی هەڵەستان چیتانە خوارد وەڵی ئەو قسانە کە کردم شۆربامانە خوارد سیر و ماسمانە خوارد خۆرما و ڕۆنمانە خوارد دۆینەوە کوڵەمانە خوارد قەیسیمانە خوارد ئیتراوە ئەی پارشۆ بەچی هەڵەستان بەچی خەبەرتانە بووە وەڵی ئەو ساکە تەپڵیان لێدا ئەگەڕان کۆڵان وە کۆڵان خەڵکیان هەڵەساند و ماوەیە ئەیادا لەم ئەمودانە ئەمود پێگەی و تەپڵەکە دڕیا و نەماو ئەوە ئەمود خەوەرمانە بوو باشە بیست ماڵە قسە خۆشی بابزانم قسەیەکی خۆشت بۆ ئێمە و بە بینەران بکە قسەی خۆشتان بۆ بکەم تەمسیلێکتان بۆ بگێڕمەوە سەرگوزشتێک پیاوێکی وەکو ئەم پیاوە با بڵێن ڕئیسی ئەو دێ بووە عەرزەکانی هەمووی داوە فەلاعەکان بەهار ئەیان کێڵا و تە زراعاتیانە کرد و ئەمانە کابرایەکی پیر لە نزیکی ئاوایە زەیتونی ناوە ئەم زەیتونە پاشا چووە بۆ لای وتێ با بگەڕە بەناو ئەم فەلاعانە بەهارە خۆشە بابزانم ئەم پیاوانە کوێکەن ئەم فەلاعانە چۆتە لای پیاوە پیرەکە وتی خاڵە ماڵی نەوی وتی بەخێر بێ یاخوا سەر چاو کوێ نێژی وتی زەیتون وتی و زەیتون درەنگ پێگا و تۆش عومرێکی کەمی ماو بەرهەمەکەی پێ ناگەیە وتی پێشینان بۆ ئێمەیان نا ئێمە شوێنین بۆ پاشماوەی خۆمان لەوێ پاشا یەک هەدیەی چاکێداتێ ئەڵێ پاشام زەیتون بە درەنگ پێگەی نەکەی من بە ڕۆژێ پێگەی هەنەترێ داتێ ئەڵێ پاشام زەیتونی خەڵکی یەک بەرەگرێ نەکەی من دوو بەری وردووە ڕۆژێ
بەخشیشێتریە داتی ئەڵێ خوایە نمونە زۆر بێ بەجێی تێڵێ ئەو ئەمەل و واروەها ئیشکردن بۆ دوا ڕۆژە گرنگە دەست خۆش بێت زۆر جوانە ئەی باشە ئەڵێن هۆرە چڕیشی شتێکمان بۆ بڵێ شتێکمان هەر بۆ بڵێ دڵمان مشکێنەوانە ئەو کاک نوشیروانی تەکلیفەکە باشە تۆ پێ با بزانم هۆرەی ئێوە جارە با بزانم هۆرەی جافیە گۆرانێکی باشە هۆرەکە باشە هۆرە بەخوا هۆرە جافیەکە باش ناکرێتەوە خەیاڵم خەکوەنە لەمەل تۆە بەخشی خواردێ وەبالی مۆگە خوات و تلمەنێژە دەسێ بێتە توخوا بتۆرە سێوەرە گۆناگەڵە بە قوربانێ بم خوشتی دوو برا خوا بۆ تۆم دانایە فانۆز و چرە دەست خۆش بێ باشە وەختی خۆی هەموو گوندێک چەند کەسایەتێکی تیا بوو چەند پیاوێکی معقول و ئەوانەی تیا بوو سەرپەرشتی گوندەکانە کرد کەسایەتیە بوون دیوەخانیان هەبوو قسەیانە ڕۆژ تۆ پێم بڵێ ئەلەوانەتان هەبوویەوە لە بنەکە هاتی ئینسانی باشی تیاوە و خوا عافیان کە کۆچی خێریان کردەوە ڕۆیشتون و بەس ئیساکی ئێمە وەچە ماینە تۆ کشمان بەر بووینەتە یەکتری فێڵ و فر لە یەکتری یەکەی خوا کە بنچونەی ئەکە ئادەم هاتێتە خوارە ئیتر زرە زۆر بووە قەبیلە قەبیلەوە کۆمەڵ کۆمەڵەوە ئەمجا عەشرەت پەیا بووە ئینجا ئیساکی ئەبینی حیزبایەتی پەیا بووە ئیتر ئاوا دەورانە دەوران دنیا دەورانە و ئەسوورێت زۆر وەکو مامۆساقانە ئەڵێ فلیمی سینەمایە گۆڕێ ڕۆژی 300 باشە با بزانم ئەڕوا میسلی پۆڕێ ڕۆژی 7 جار خۆیە گۆڕێ ئەو بەکچە ئازەوە کات دڵت باشە ئێستاش ئەرە وەڵایی لە مسافەی تقریبەن 80 ساڵە 84 85 80 نەخۆشی نەچوومەتە لای دختەر ئەلحەمدولێللا خوا بکەیە خۆ تۆ پێم بڵێ ئێستا کە بیر لە ڕابردووەکەیەوە بۆچی خەمبارە بی بۆچی خەفەتە بیستە هەرچیم بیستە لە مناڵیمەوە تا ئیسا وەکو شیعر لەبەرم کردی پێم بڵێ بۆچی زۆر خەمباری بۆچی خەفەتە خۆی بۆ چ شتێکە لە ڕابردووە لە دەست چووە وەڵای خەفەتی گەورە ئەوەیە دەزیرانێکی بیە و شووکە ئەوە خەفەتێکی گەورەیە ئەوە ماڵی وێرانیە وات بەسەراتوە چۆک کورە بەخوا من گوێم نوێدایە لە وەختی ئێمە بەلاش و باش و زۆر و دە باشە بانجا بپرسم بزانم لەگەڵ عیبادەت و ڕۆژوەکانت چۆنی وەڵایی عیبادەتم ئیساکە حالیەن ناتوان بۆم ناگیرێ فیدیە دەم پارە ئەرە وەڵایی ئەی نوێژەکان لەگەڵ نوێژەکان چۆن لە نوێژە ماشەڵڵا چاکم لە تەسبیحاتە کەس جێم ناگەیێت بەس فیدێ بۆ ڕۆژەکانت دێ ڕۆژەکەم بۆ ناگیری فیدیە دەم لە تەسبیحاتە بەیە هەموو بەیانی ئەمە تەسبیح هەدیەی عەلی داییە عەلی کا مەحموود کەیسە ها لە خارج 4 ساڵە ئەمە تەسبیحاتی پێکەم دە تەسبیحاتەکەم یعنی 1000 تەسبیحات هەر تەسبیحاتێکی 3 سڵاواتیش لە دیاری پێغەمبەرە دەم صلی الله علیه وسلم بۆ نیشانەی زانستی بۆ عیلم و ئەدەب مناڵی خۆتان بخەنە مەکتەب مناڵتان ئەگەر کچە یاخ و کوڕ بە خوێندن ئەبێ بەدانەی دوڕ لە ناو دنیادا ئەوەی نایابە عیلم چاکتری هەموو ئەسبابە عیلم سەرمایەی فەقیرە ئەگەر بچێتە غوربەت بە بێسی موزەر جایل و نەزان بێ فیکر و تەدبیر وەکو شەڕکەرە بە بێ شیر و تیر سەیری میلەتان بکەن سەراسەر وەختە بگەنە لایک و ڕێی قەمەر
سواری بە ئەبن بۆ کەرت و چوزار بە ئارەزوی خۆی ئەهێنێتە کار بە سنعەت کەشتی ئەکا وەکو شاغ بە ناو زەریادا ئەڕوا بە دەماخ دۆزییانەوە مادەی کارەبا غەواسە ڕوا تا بنی دەریا دار و ئاسنی بێگوێ بێزمان ئەیخاتە قسە هەروەکو ئینسان فایدەی زانین تعریف ناکرێ ئاسارە مێنیە زانە نامرێ هەر نەزانینە واسیتەی پەستی هەر عیلمە مایەی بەرز و سەرمەستی. ئەوە چیەکەن؟ وڵایەوە شەتڵ لێدین دێرایی بۆکەین شەتڵ لێدین ئەمە دێراوە نیە؟ باشە بابزانام دێراوەکەتان دوو جۆر دێراو هەیە بزانام تۆ زانی کامیان دێرۆغی و کامیان نازانەوەی تریان نەبخوا نازان بە زەو نازانم گۆلی بۆ برین تەماتەکە لێدەم باشە ئەمە لە حوشەی خۆتانە حتممە بەڵێ بەڵێ بابزانم لەگەڵ ڕەمەزانت ئەخوای گەورە بەزێ عیبمانی بەتەمان هەمووی بکەن بە تەماتە یا ئیشاءڵڵا ئیشاءڵڵا وەڵا بەس ئەم چوارگۆلە ئیشاءڵڵا ئەوەشتر سەوزەی ترە خۆم کردومە باشە چۆنی باشی خۆش بێ ڕەمەزانیش خوا لێتان قبوڵ لە ئێوەش بەخێر بنیە سپاسانەکەین سەلامەت بن یاخۆ ئامین یا ڕەبی ئامین بابزانم تۆ حەزت لە زراعەتەوەوانە باڵێ باشە ماڵم بارشی کردووە لەو خانە بووم چوون بۆ عربەت ساتوەتە بەلای دایکمان بۆ لە هاتووە بەلای دایکت باشە ئێوە ئەرزی تایبەتان هەیە بیکەم بزراعەت بەڵێ هەمانە لە چەمەی گەنمە گەنمە بەس مەبەسم هینە مەبەسم تەماتە و بیبەر و خیار و وەڵا لە ماڵۆی کەم بۆ خۆمان شەتڵی چییە؟ وڵا تەماتێ ئەرەوەڵا تۆ پێم بڵە شەتڵەکە و کڕیوە یا بەخۆی خۆمە ئەرەوەڵا لێرا کردو تۆی باشە تەڵگرت ئەرەوەڵا پێم بڵە چ جۆرە تەماتێ وەڵی تەماتە وردەکان پەمەیەکەیە پەمەیەکێ سێویەکە نییە نەوەڵا ئەو وردە حەزمێتی مزر و خۆش هەرەوەڵا هەرەوەڵا یاخوا لەشە ساغ بێ لەشە ساغ بێ بەخوا پارەکە دوو گۆلم کردبوو هەموو بەیانە دوو سوزگیم لێ کردو ماشاءڵڵا ماشاءڵڵا جا ڕەمەزانی شەیشەڵا بەرەکەتدار ڕایشەڵا پەنا بەخوای گەورە پەنا بەخۆی پێگای شاڵ وڵایتە بۆ مانگی شەش پێگا ئەرەوەڵا تامانجی شەژە بێ بیکڕین بەڵێ بەڵێ ئەرەوەڵا باشە بۆفەق بنیاخوا کچەکانیان بەڵێ ئەرەوەڵا تۆ پێم بڵە چەنە دڵخۆشە ئێساکە ئاوا دڵم خۆشە نەبێت ئەرەوەڵا ئەی تۆ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆن وڵا لەخوا بەزیاوێ هەمدوو سەنا بۆ تۆ ڕەمەزانەگرم شکر بە ڕۆژۆم لەخوا بەزیاو بێ ئەرەوەڵا پێم بڵێ ئەی خواردن حازرکردن خۆ دەیکە یا کچەکان وەڵاهی ئەو کچەمەیکە لە ماڵە ئەوەشە تەسویرەکە ئەوش ئاوەتە باشە خۆمەفاق بێ یاخوا ینی ئیشاڵا دوای ئەگەر هیلاکی بێچیتەوە سەر حازری ئەرەوەڵا 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 شکر دەکتمەیە ماشاءڵڵا دوو کوڕیشمەیە الله ڕوسوری بێوەی بیاخوا بە ساقەی تۆ یاخوا بە خێر بێ کاک نووشنا سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته سپاس دەکەین سەلامەت دنیاخوا بابزانین ژیانی خەڵکی گوندی بێستان سوور لەسەر چییە بە چی و مەشغوڵ سەرەتا بە خێر بێن زۆر خۆشحاڵتان کردین بێستان سووری گەورە گوندێک کەس لە ڕووی جوگرافیەوە سەر بە ناحی عربەتە لە ڕووی داریەوە عفوو و 38 کیلۆمەتر ڕۆژەڵاتی شاری سلێمانیە و ئەم گوندە ژیانی ڕۆژانەمان پەیوەستە بە کشت و کاڵکردن لە ڕووی ئاودێری و لە ڕووی گەنموجۆ و هەروەها ئاژەڵداریش چەند جۆرێکی لەوانە وڵاخ و حیوان و
قەل و قاز و مریشک و بۆ شتانەوە مەشغوڵن قوربان. ماشەڵڵا دیەکە ئاوادانە شکر بۆخوا با بزانم ڕوو لە ئاوادانیە یاخود خوانە خواستە ڕوو لە چۆڵیە. سوپاس بۆ خواگوندی بێسانسووری گەورە ڕوو لە ئاوادانیە بە حکمی ئەو ئاوە سازگاری کە هەیەی کانی و کارێزێکی زۆری هەیە و ئەم گوندە لە زۆر ڕووەوە بەڕاستی دەوڵەمەندە لە ڕووی ئاسەوار لە ڕووی کانی و ئاو کە ئێستا زیاتر لە 300,000 کەس لێرە ئاوە خواتەوە لەوانش قەزای شارە زور ناحی عربەت ناحی وارماوە ئۆردوگای برایەتی کە ئەم گوندە بۆتە چرایەک بۆ شارە زور توانیوێتی ئاوی ئەم منتیقانە دابینکە و ساڵ بە ساڵیش ئێمە هەر لە ناو خۆمانە هەم گەنجەکان کە کاتی ژنێنان دێ ئەوانە خانووی نوێ دروستەکەن و ژیانی تازە پێکەوەنێ چکە گوندێکی هەم سەرجادەیە و هەم لە ڕووی کشت و کاڵ و ئاودێریشەوە زەویەکی بەپیتی هەیە و سوپاس بۆ خوا تا ئێستا گوندەکەمان بەرەو ئاوادانی چووە بەرەو چۆڵی نەچوە. دوو هۆکاری زۆر گرنگ لێرە ئەبینین یەکیشانەوەیە کە ئێرە لە ڕووی مێژووی و ئەسەریەوە شوێنێکی مەسەرەن بۆ نمونە ئەسەریە و هەروەها شوێنێکی کۆنا لە دێر زەمان و ئێرە ژیانی تیا بووە و لە ڕۆیکی تریشەوە کە شوێنی گەشت و گوزارە بابزان ئێوە توانی وتانە سوود لەو دوو هۆکارە وەرگرن. لە ڕاستیدا وەکو سوود وەرگتن ئێمە وەکوەوەی کە لایانی عشاری ئێمە گوندێکین هەمومان عشارین وەسپاس بۆخوا هەر عشتێکشی تیا بێ ئێمە عشت ناخوێنینەوە لێرە ئەوەی کە باسی یەکەین هەمومان پێماڵێن بێستانسووریەکان ئێمە بێستانسووری بە عشتی خۆمان نەزانین و هەمووشمان سەر بە جافین و خۆمان بە جافەزانین ئەوەی کە لە ڕووی سوودەوە بۆ ناو گوندەکە نەخێت تا ئێستا سوودمان لێ نەبینیوە چونکە دەرگامان واڵایە بۆ میوان و بۆ هەموو خەڵکێک لە هەر جێگەیەکەوە دێن شەم و ئاو ئەرزەکەمان کراوەیە لە بەردەمیانە ڕۆژانە شەوانە خەڵک لێرە ئەمێنێتەوە مەلائەکە و سوود لەو ئاوە سازگارە وەرەگرێ و سوود لە سێبەر و دانیشتەکانی وەرەگرێ بەبێەوەی هیچ بەرامبەرێک لە خەڵک وەربگرین وەشتەکان بێ بەرامبەرن تا ئێستا لەم گوندا لەخوا بەزیاو بێ. موفق بن ئاخوا ئەی بابزانم مەشاکلتان ئایا هەیە لەگەڵ دەوروبەرە چوزانم مەشاکلی کۆمەڵایەتی مەشاکلی زەوی و زار ئەوەی کە پێ وترێ سنوور لەگەڵ گوندەکانی دیکە. سپاس بۆخوا ئێمە گوندێکین دراوسەکانمان گوندی بێسانسووری بچوو گوندی خراپە گوندی باریکەی کۆن گوندی چەناخچیان گوندی زێڕجۆی سەر و خوارو گوندی کاژاو گوندی قازا و خاک و خۆڵ قەرەگۆل ئەمانە هەمویان هاو سنووری کەرتی بیسواری بێسانسوورن سپاس بۆخوا تا ئێستا هیچ مەشاکیلێکمان لەگەڵ کەس نییە و هەمومان تەباین وەکو براواین و هەر مەشاکیلێکیش هەبێ لە سنوورەکە یعنی بەهیمەتی پیاوچاکان و خەڵکە باشەکان و ئێمە توانیومانە هەر لە باو باپیرانیشتمان و ئەم ڕوسمەمان بۆ ماوەتەوە توانیومانە کێشەکان بە دیالۆگ و بە دانیشتنەوەوانە حەل بکەین و ئەم گوندە بەڕاستی خاوەنی زۆر کەسایەتی بوون لەوانە کەسایەتی حاجێمین کە بە 7 ساڵ حەجی کردووە ئەو کاتە سیارە نەبووە لێرەوە بە 7 ساڵ چووە حەجی کردووە و قورعانێکی هێناوە لە مەکە و تا ئێستش هەر کە سوێن دەخورێن لە ناو خەڵکا بە زۆری پێ سوێنەکان بەوەیڵێ بەو قورعانی کە حاجێمین هێناوێتی لە مەکە و دوای 7 ساڵەکەش کە گەڕاوەتەوە ناو کەسوکاری یەکەم جار لە ساڵی 1970 یەکەم مزگەوتی دروست کرد لەسەر ئەرکی خۆی لە گوندی بێسانسووری بچووک ئێمە ئێسەی پێڵین کۆن یەکەم مزگەوتی لەوێ دروست کرد وإنجا لوانا فقي علي قاسم وعمري فقي علي وحماميني قال عاسي وكوخا عمر أبو بكر وأمانا همويان كساياتي قوري أم قندبون وشويندسيان ديال بولا همو شورشا كردية كان ودايبتي لشورشي إلولا أم قنديك يقبول لو شويناني يكم كوبونو يتيكرا لسردسي كوخا عمري فقي علي كأم قندا کۆبوونەوەی شۆڕژ لێرە کرا و هەموو عشاری جاف و هەموو لایەنەکانی تر لێرە کۆبوونەوە بڕیاری شۆڕژ درا و کاتە بوون بە دوو بەشەوە لەم مزگەوتەی ئێستا ئەگە جەنابەت بینی بێتە لەوێ سوێن خورا بڕیاری شۆڕشی ئەیلول درا کە بوون بە دوو بەشەوە بەشێکیان بۆ دەربەنی بازیان و بەشێکیان بۆ کوونەکەی دەربەنی خان و سوێنیش ئەو ڕۆژە لە ناو مزگەوتەکە سوێنیان خوارد کە هیچ کەسێک خیانەت لە وەتەن و خاک و نیشتیمان و یەکتری نەکەن لەو شەڕەدا. و ئێمە شتێکی تریش کە زۆر گرنگە بۆتانی باس بکەم عمەر عەلی کە متەسەڕیفی سلێمانی بووە یەکەم جار لە ساڵی 1953 دێتە ئەم گوندە لای عومەری فەقی عەلی ئەڵێ خوێندنگەتان هەیە ئەمیش ئەڵێ نەخێر بۆیە هەر لەوێدا بڕیار دەرەکات ئەو کاتە متەسەڕیفی سلێمانی بووە لە ساڵی 1954 خوێندنگە دێتە ئەم گوندە سوپاس بۆخوا و هەموو گوندەکانی تریش سوودیان لێ بینیوە و هەم لە ڕووی ڕۆشنبیری هەم لە ڕووی
سەقافەت و پێشکەوتن خەڵکی ناودار و خەڵکی باشی تیا هەڵکەوتووە و لە ڕووی زەوی بە پیتیشەوە زیاتر لە 12,000 دۆنم زەوی دێم و بەراومان هەیە و کە ئەمڕۆ هەموو خەڵکەکان سەرقاڵن بە ئیشتکردن تایەوە هێنانە بەرهەم بەرهەمی کشت و کاڵ. سپاس دەکەین نووسان دەست خۆش بێ زۆر باش. السلام عليكم بخير بيتو باشي وازل شلونه تاشي باشي تاشي كاك جزاء وانيا باشي كاك جزاء بخير بيتو رزي بيودي اخو باشي شكر شي لشواني بوي اره والله تو بيام الله وي اواي يعني فوتا والله اواي خوميات يو ده الحمد لله ما او مانجا انا مانجاي كردوارين ياخذ مانجاي كردواريا مو بله اها كردواريا باشا تو بنوبات يا هر من والله من هر شواني اره والله وكري اره بوچوان دووري انا خير وليرا والله يعني كما تشمياسي دبا مانگای ساتونیه بێت اره والله زۆری تینێ بێت چونکە خاستن بارە نەوەڵا کەمە بەس ئەی زیانی وشت هەیە نازنە ناو زیانی و وڵی دەنکە چێتە خەلەوە نایڵم چێت لە بەرێ کە خەڵک پێی ناخۆشە ئیسا باشە ئەم ناوە گامێشی نییە نەوەڵا نیەتی قوربان چۆنە گامێش بەخێو ناکەن خۆی وڵی نیەتی بەخۆی تر وەخی ناکەن تااقەتیان نییە کا حەمەجان سلام علیکم چۆنی قوربان چاشی وەزە چۆنە شکر باشی چاشی ئەوە چی ئەو کاڵانت لێ هەڵ پێچاو جزمانت لە پێ کردووە خەریکی چی خەریکی شکری خوای ئای پێم بڵێ ئیش و کار بە تەما چی بوویت زرعاتەکەی باغداریەکەی خەریکی ئەم گەراجی ئاها ئەم گەراجا چی لێکە نەدێن بکرێ هەوا بەس ڕۆژانی جمعە خەڵک دێ یاخود کاتی تریش هەیە هەواسی خۆیشی هەواسی خۆیانە هەر کاتێ حەزیان لێ بێیان تۆ بابزانم کەپری چەندیان لێ وەرەگریت 15 بۆکەی بۆ شەو ڕۆژێک خۆرا حەزیەکە سعاتێ دانیشێ 10 ساعت دانیشێ شەو دانیشێ 2 شەو دانیشەکەی باشە ئەگەر کەس نەیە تۆ هەر لێرابی هەر لێرە شەو ڕۆژ شەو نا ئەی تۆ پێم بڵێ بابزانم بازام لەگەڵ ڕەمەزانە چۆنی شکر باش الحەمدوللا باشی ئایشۆ ڕۆژەکانت بۆ گیرە شکر ئای بۆ ناوی سوزانم ماڵم تا ببینیم لە حیاتە نێژمان ئەوی خوایە نەزان ئەی باشە تۆ پێت خۆشە چ جۆرە کەسێک بێ بۆ ئەم کەپرانە ئەیدەی بە زگوردی ئەیدەی بە زگور نایڵە ناڵی ئافرەتی تیا ناڵ زگوردی ئافرەتی تیانەوێ بابێت جەریمەیانەکە عیلە قەیناکە ئەی تۆ پێم بڵە کارە باوشتی هەیە یا هەر ناوەڵا کارە باوزی بەخێر بێنە قوربان باشن شکر سلام علیکم شکر باشن چاکن شکر باشن وەزستان چۆنە شکر باشن هەستەکەم کوزەڵی چاکتان پێوانە کوزەڵی پاک کوزەڵی پاک لە خوارەوە بۆ بەربانگیش شتێکی باش دەوری هەیە دەوری هەیە ئەرەوەڵا یاخوا بەخێر بێنەوە ئەوە پێم بڵە بزانم بەشغوڵی چی بوون وڵی لەو چۆمە بووین هەر بۆ پیاسە چوونیا ناوەڵا بۆ لای ئەو ماگانە چوین بۆ لای ئەو ئەی زرعاتێ شتێ زرعات جوارە زرعات هەر گەنمە جوارە ژنی و ئەوە بەڵێ هیچ کەتان نەکردووە نانە هەر گەنمە ینی وەختی ئەوە ناتۆ تۆ بۆ توزانم بۆ بامێ و بیبەر و سەوزەوات و ئەوانە شتێ نەجارە ماوێتی ماوێتی بەڵێ بەڵێ دەی مۆفەق بنیان سپاسەکەم سڵام دەخڕ بینیم سێ چوار مانگە لە پێشتانەوە ئێدارەوەمان هەیە هەرەوەنە وڵاکەمە دێوەڵا خوارەی بڕێتی ئەڵم ئەو 4-5 مانگە زۆر نییە سێشوانی بۆ چییە؟ ئەی وڵای ئیشمانیە لە ماڵ ڕەمەزانەتی و تااقەتمانی بە تااقەچینە ئەم گوێچە بە هەر کاتەکە هەروە پیازە کاتەکە بەسەر بدن خۆشەوەڵا ماشەڵا فێنکە خۆشیش لەخوا بەزیای تۆ پێم بڵێم لە ڕەمەزانە بەچی بێتاقەتەبی وڵی گەرما خۆ لەخوا بەزای باشە شکر من بەبەسم وەیە هەیە برسیە بێ ئێتی نوێ بێ هەیە نازەم هەر ئێوارە میزاجی تەواو نیە لە خۆیەوە سەریێشێ وڵی تا گەربیارکەمان پێ بگرنەوەشی
خۆشەویستان جاران وەکو ئێستا نەبووە کاڵێ بچم بۆ ئاردکڕین فەردەی ئارد خێرا ئاوها هەڵگریت لە بازار و پارەی پێ بدەیت و بهێنیتەوە بۆ ماڵەوە بەڵکو جاران ئاشە بووە ئەوە خەڵک گەنم بێنێ باراش لێ بکە واروەها جار هەبووە ئاشی وا هەبووە بە چەند ڕۆژ خەڵکەکە ماوەتەوە تاکو بەریان کەوتووە باراشەکان لێ بکەن بیکەن بە ئارد و ئەنج بگەڕێنەوە کا خار با بزانم تۆ چیت بەبیر دێ سەبارەت بەم ئاشانە بە خێرانتنانەکەم بە خێر بن سەر چاو بە خێرتانی نابێشەڵا ئەمە شوێن ئاشت بەتەشی ئەمە شوێنی ئاشە ئەم ئاشا ناوی ناوەکەی مەسەرە بۆ ئاشی خەرکەڕێشی پێ ئەڵێن ئاشی ترمانەیە لە خوارەوە ئاشی کاکەحمەد ئاشی کاعمەر ئاشی حاجەمین باشە با بزانین ئەمە ئاشی ئەمە سێ ئاشی لێ بۆ ئێرە سێ ئاژیا چوار ئاشی لێ بووە بەتەچیت خۆ بەتەنیا بۆ خۆیان چوار ئاشام نەویستووە با بزانین باراشی چوان لێ کردووە باراشی هاشکوێ هاتووێ بۆ ئێرە لە سلێمانی ژواتوێ هەر ئێرە باراشیان هاڕیوە لە بڵێن لە بەرزنجەوە لە سەیسایەقەوە لەم دیاتانەوە لە مایەواوە لە پوشێنەوە لە بەرزنجەوە بڵێن لە خەرەداخەوە هاتوون لێرە باراشیان هاڕیوە بەڵێ ئەم ئاشانە زۆر قەدی من دەمێکە نەماون بەڵێ قەدی من هەرەوەڵا تقریبا 30 ساڵ 35 ساڵ لەبێن نەماون باشە تۆ بەبیرت دێکە خەڵک هاتۆ بۆ ئاش هەرەوەڵا من خۆم نابووم لەم ئاشا ئالیوانە ئالە و سوچا کولێرەیان دروستەکە پیانە کولێرە ئاشی لەسەر هینێک دووریسیانە کولێرەکە و ئەمان خواردیانی ئەماینەوە شەو لێرە ئێمەش باشە شتێکە بوو وەختی خۆ پیانە گوت مزە ئاش مزە ئاش بەڵێ کەپولێ مزە ئاش کەپولەیەک بوو خاپێک بوو چەند تەنەگە بەهاڕەیە ئەوەنە کەپولیان لێگر ینی بەو قاپەلیانەگە پیانەوە مزە ئاش ینی لە جێی ئەوەی کە پارەت لێ وەرگرن پارەوەرگن ئەویان قاپێک لەو قاپە یانەوە مزە ئاشیانەکەنیان لە داوە بەسکە ئەو بارەش هاڕا بنێ فەردێک هاڕەیە ئەو فەردەیە ئەوەشیان لێ دەرەکرد دوای ئەوە هەم فەردێتریشان ماشەڵا پڕە بوو فەردەکە نەیەگرت ئەیان کردە شتێکی ترەوە ئەوە بە بەرەکەت بوو ماشەڵا باشە و ئاشانە ئەی بەردەکانیان لە چۆ ئەهێنراخەوە بەردەکانیان لە هینەوە هێناوە لە لای منتیقەی شارباژێر و لای کوێ پێڵێن ئەمە لای وەڕاستەوە هێناوێنە بچونکە بەردەکە لێوێ بووە باپیرەمە گێڕاوە ئەو لێوە بەهینێنە بە چانیە ناوێنە چان بە دوای وڵاخە ڕایان کێشاوە بەڵێ باشە ئەمە حتمما چاکردنی دەویست بووە زوو مەسەلەن کولە بوو یەنە بوو نازانم کە بیرازیانە کرد تەمان ڕێکیانە خست و دوایی بیرازیانە کرد لەسەر ئاشەکەدایانەنا دوان بوو ئاشەکە ینی سەر و ژێریە بوو ئەمجا هینە پێ هەبوو ئەم ئاشە بووە وردکردن بۆ زەبرکردن ئابوو ئەمانە باشە با بزانین تۆ مادام بینیوتەوە مادام چێژی کولێرەکەشت کردووە بازانین نانی ئەو گەنمە کە خۆماڵی هاڕویانە لێرە خۆشتر بوو یان نانی ئێستا وەڵاهی نانی ئەو گەنمە هەر نانێکی بەقەت دەنانیسە خۆ هەر نانیسە کوواخ ناشکری خوانە بێ ئەو لەزەتەیە وەکو نانە قەت نابێ ئەو خواردنی ئەو ساوەکو ئیسە نابێ قوربان باشە ئەی ئەڵێن ئاشش ئاسان بەرنەکەوتووە جاری وها بووە خەڵک ماوەتەوە لێ بەڵێ هیوا بوو بەخوا واستەیە کرد ئاواستەیە کرد کە بەری کەوێ بەری نەکەوت ئەمایەوە شەو لێرە ئەی باشە شوێن هەبوو لێ بمێنێتەوە شوێن هەبوو بەڵێ ئەمە ژوورێک بوو لەوانە کەڵوڵاخەکانیان کردە ئەو ژوورەوە خۆشیان لێرە ئەمانەوە ئیتردار زۆر بوو ئاگریانە کردەوە و شەو دانج دەمەزەقییانە کرد هەتا بەریانە کەوتاوە ئاشەکە شەو ڕۆژ ئیشی کرد شەو ڕۆژ ئیشی کردو بڵێ مامەی ئەو کاک محەمە کە شێعرەکانی بەوتی ئەوە ئاشوانی ئەم ئاشە بۆ وەختی خۆی ئاشەوانی تایبەتیش هەبوو ینی شەر نیە خاوەنی ئاشەکە خاوەنی ئاشەکە نەبوو خۆی ئاشوانی بوو گەر خاوەنی ئاشەکە عیلاقەی نەبوو هەموو ئاشەکان خاوەنەکەی نا بڵێ ئاشوانی بۆ گرت ئاشەوان تەبعاً سەرپەرشتیە کردو ئاشەکەی ئەگەڕا و ئاوەکەی هەڵە کردو ئەی بڕێ و ئەوە
سلام علیکم کاک محمود تو بابزانم تراکتۆر لێرە یەکێکە لە ضروریاتەکان ینی زۆر پێویستە بەڵێ ئەرە وەڵی ئیشوکاری ئێمە هەمی بە مەکینە ڕۆما مەساگیان لە خزمەتە زۆر باشە ئیشوکاری ئێوە چی بە مەچینە ڕوا وەڵی فەلاعەتی یەکەین گەنم و مەرەزە و بامی و ئەوشتانە هەمی ئیشوکارەکەمان بە مەکینە ڕات باشە ئەمە فۆرگاسنی پێڵەنە مەچین بەڵێ فۆرگاسنی دەبڵەکسلە دەبڵەکسل بەڵێ بۆ دەبڵەکسل باشە بۆ ئێوە ئەرە وەڵا بچونکە ئێمە عەرزەکانمان بەراوە چی مشتی هەیە زیاتر دەبڵەکسلەکە دەوری زیاتر لەوانێت تەڕیش بێ لەوانێ تاک باش ئەنتەرۆچە جوتیتیا ناکە ئەرە وەڵا باشە یەک جۆر گاسنتانەیە بۆم تراکتۆریان یەک جۆر دەورە بینێ مەسەڵەن چێڵان کاڵین چێڵان یەک جۆر گاسن هەیە گاسنی سێدەممان هەیە و دوایش کە بڵین عەرزەکەشی بووە خەرماشۆشتیشمان هەیە ئەرە وەڵا ئەی کە وەختێک کە هینە دوورێتەوە گەن مشتە دوورێتەوە ئیشی تر چی پێەکەن وەکو هەباشە و نازەمە لەم بابەتە وەڵی کای پێکێشین هەباشەی پێەکەین هەموو ئیشوکارەکەمان بە مەکینەوە ڕوا باشە کاک محمود تۆ بۆ خۆ چیت کردووە وەڵی گەرمم کردووە بەڵێ ئەی بەتەمانی ئەڵی کەم بە مەرەزە یعنی یەک زەوی دوایەوە کەی دووریتەوە ئەجا دوایی کەی بە مەرەزە بەڵێ کەواتە ساڵی ئەرزێک دوو دەورە بینیارە وڵا بڵێن ئەرزی بێسانسۆر لە خوای گەورە بە زیاویە بە بڕشتە زۆر شتێکی باش ئەرزی بێسانسۆر دوو دەورە بینێت بڵین بەراوەکانمان دوو دەورە بینێت ئەلحەمدوللا ئاوش مشکلینە ئەم ساڵ خۆ ئاو مشکلینی وەڵی تۆزێدا بەزیە بە سپاس بۆ خۆیان هەر باشە لە چاو خۆیان قوربانجان دەنگ و باسان شکر باشن بابزانم گەنج لە گوندی بێستان سوور ئەزانم گوندەکەتان خۆشە ئەو هەوایەکی زۆر خۆشی هەیە بەڵام بزانم ئەگەر گەنج بی لەم گوندەیە بەچیوە سەرقاڵە بیت وڵی ئێمە گەنج هەر کەسێک و بە شێوازێ مەغژوڵە بابزانم مەشغەڵەتی تۆ چی وڵای من لە دایارەی ئاوم مۆزەفم بابزانم کاکە مەشغوڵی چییە سەرەتا بە ناوی خۆی گەورە بە خێراتنی بەرزستانەکەم هەڵبات ئێمە لەم گوندەدا کاری ڕۆژانەی گەنجەکان زیاتر بڵین شوانیە و فەلاعیە و کەسابەت و کرێکاریە جگەل لە مەشتێکی کە ینی ئەوەشی کرد لە دایرابێت لە دایرایە ئەوەی کە پێشمەرگە بە پێشمەرگە ئەوەی کە پۆلیس بێ پۆلیسە جگەل لە مەشتێکی کە نییە بابزانم تۆ خۆت مەشغوڵی چی ئەر کەسابەت شتێکی دیاریکراون نییە بەڵام تر کەسابەتەوەی چکە ئەی بابزانم لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنن لەگەڵ لە هەڵەکەن هەڵناکەن الحەمدوللا مایەکی ڕەمەزان خۆی بۆ خۆی مایەکی پڕ پیت و بەرەکەتە الحەمدوللا ئێستا زۆر باشین ینی سپاس بۆخوا ینی تەوەقوعمان ناگرت تەسەوڕمان ناگرت کە بەڕاستی ئابەم شێوە ئاسانە خۆی پەروەردگار هاوکاری ماگە بتوانین ڕۆژەکان بگرین بەڵام سپاس بۆخوا زۆر باشین تۆ بۆ ڕەمەزان چی تێ بابزانم پەیامێکی تایبەت بۆ خۆت هەت بێ مەسەلەن بۆ نمونە چەندێک خۆشحاڵی بە هاتنی مانجی زۆر خۆشحاڵین ڕەمەزان مایەکی پیرۆزە و لەسەرمانە بێت جێبەجێکەین باشمە لای کاکەم باشە قوربان سلام علیکم علیکم السلام و ئینشەڵات تەندروستی چاوماچەکەم زۆر سپاس هەچەند ئەمە شتێکی زۆر هینیش نییە بەبزانم لەگەڵ ڕۆژوە چوەدی والله سپاس بەخوای گەورە هەچەند خەریکی کەسابەت و ئیشی ڕۆژانین بەڵام سپاس بەخوا لای پەروەردگاریشمان چۆڵ نەکردو ینی خەریکی دینداری خۆمانە بن ئینشاءڵڵا دنیا ئەوە نایەنێ بەڕاستی خۆی بەڕاستی دینداریش لە گەنج جوانە ینی زۆر ڕاستە زۆر ڕاستە خی گەورەم کاتی گەنجی زۆر پێ باشە لەبەرەوەی توانای هەموو شتێکیە ئەگەر خۆی لێ بەبەریکە زۆر مهمە زۆر ڕاستە چونکە کاتیەوەیە کاتوانێت مەسەرن گوناهێتە بەردەستی واروها ئاسانە ڕێگای گوناها باوڵێن لە بەردەمیا خۆگەر بتوانێت دیندار بێ و خۆ پارێزی بکەشتێکی زۆر ڕاستە چونکە گەنج ئەتوانێت هەموو شتێ بکە بەڕاستی بەڵام ئەگەر لە پێناوی خی گەورە و لە پێناوی ویژدان و دنیای قیامەتە ئەگەر وەلای بنێ و شتە خراپانە پاداشتێکی گەورە هەیە لای خی گەورە لە قیامەت باشە ئەم ڕەمەزانە چەندێک گەرم و گوڕیەوە بە دانیشتەکانتان ئاوا بە یەکەوە دابنیشن و ئێواران مەسەلەن بۆ منە یا شەوان وەڵا ڕاستەکەی ئەمە تۆزێکە بێ من لە ئیشاتومەتەوە بەڵامی تر کاتێکی کەمان بەدەسێ بەڕاستی چونکە مەشغوڵین خۆ دەزانی ئیشی لادێ
ئەبێ خەریکی کار و کەسابەت بیت ئەینا ژیانت ناڕۆ بەڕاستی لەم کوردستانە. باشتە بپرسم لەسەر تەکنەلۆژیا بابزانم تەکنەلۆژیا تا چەند هاتوتە لای ئێوە گەنجەکانتان تا چەند سەد بە تەکنەلۆژیا سەرقاڵن بەتابێت کاڵین تەکنەلۆژیامە بەسمان شاشەی زیرەک و مۆبایلەکان. وڵی یەک شتە بێ بەڵێم یعنی بەڕاستی زۆربەی دایک و باوکان ئێستا لەم کاتەیە گیریان خواردو بەدەست ماڵەکانیانەوە بەڕاستی چونکە خەت یعنی چۆتە ناو هەموو ماڵەکانەوە من نەم بێ دراوسەکەمەیەتی مناڵەکەم داوایەکە مناڵی ئەو داوایەکە شەو حتا بەیانی یعنی ئیسراحەتی نییە خەریکی پۆبجیە خەریکی شتیکەیە یعنی دایک و باوکی بەڕاستی ناتوانێت تحملی ئەو وەسعەوە بکە ناچارە بێ ڕۆژێ دوان سیان ناتوانێت ئیتر ئەویش فێری ئەمە بوو زۆربەی گەنجەکان بەڕاستی مەشغوڵن بە ئەنتەرنێت و هیچیکە کاک ئەحمەد بەخێر بیت خۆش خۆشحاڵی کامڕۆ لەگەڵ منایەتی باشە تۆ سێری کامێرەکەکە بابزانم چەند قورآن لەبەرە بەڵام خاڵێکیان هەفتا شتێ لاپەڕە هەفتا شتێ لاپەڕە پێنج لاپەڕ هەفتا شەش باش ئەو قورآنە بابزانم لە سوورەتی بەقەڕەوە لەبەرت کردووە یا لە قورآنە شوێنی جیاواز لە بەقەڕەوە هەر بەقەڕە لەبەرە نە ئەی چی بەقەڕەوە ئالی عیمران و نیسا باشە چەند ئاەتێکمان لە سوورەتی نیسا ئەتوانی بۆ بخوێنی سوورەتی نیساەکە لەو سوورەتانەی کە ئەحکامی زۆرتیایە قورسە بۆیە ویسم ئەومان بۆ بخوێنێن أعوذ بالله من الشيطان الرجيم وإن أردتم استبدال زوج مكان زوج وآتيتم إحداهن قنطارا فلا تأخذوا منه شيئا أتأخذونه بهتانا وإثما مبينا وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذن منكم ميثاقا غليظا ولا تنكحوا ما نكح آباؤكم من النساء إلا ما قد سلف إنه كان فاحشة ومقتا وساء سبيلا حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وعماتكم وخالاتكم وبنات الأخ وبنات الأخت وأمهاتكم اللاتي أرضعنكم وأخواتكم من الرضاعة وأمهات نسائكم وربائبكم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن فإن لم تكونوا دخلتم بهن فلا جناح عليكم وحلائل أبنائكم الذين من أصلابكم وأن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف إن الله كان غفورا رحيما. دستخوش آفرين بوتو آفرين كحاجي السلام عليكم. عليكم السلام يا ربي بخير. سپاس دەکەم سلامت بێ ئەخوا ئەوەنەی نەماوە ئینشاءڵڵا بۆ ڕۆژشکان بەخێر بێتەوە تۆ پێم بڵێ لە ئیش و کار بوو هیچ کردو ئەمڕۆ وڵا ئەمڕۆ تاقی بەیانەکەی وەفێنێک نەختێک چوون تەماتەم نێژا وەختی شەتڵە تەماتێ ئەرە وڵاتی شەتڵە تەماتەم نێژا لە بەنای خوا و خوشکمە خوا لە ئافات لایدا اللهم ئامین اللهم ئامین تۆ پێم بڵێ خۆ ناڕەحەت بە ڕۆژەوە نەشکم نە لە سای خواوە نەوەڵا لە حەمدی خوا بەدا هەرڵی بە ڕۆژوونی بەخوا پێش ئەوەی کە نێت بێت ڕۆژی 3 جار و 4 جار من تااقەتم نان مەخوارد حەمد و سەنا بۆ خواوەڵایەوە 2 ڕۆژە هەرڵی بە ڕۆژوونی هینەکەشی خۆشە ئەو هەواکەش خۆشە لەخوا بەزێ خوایە بۆمان بارانی بە ڕەحمەت تۆ پێم بڵێ گەنم و خەلە و ئەوانت کردووە وەڵاهی کردم ئەرە وەڵاهی زای تێپەڕانیە بەس ئیشەڵا خوا ڕەحمەتی بۆ بنێرێت ئەوێت لەر ئەوێ بەس خوا ڕەحمەتی بۆ بنێرێت باشە ئینشاءڵڵا مای کەرەمی ئینشاءڵڵا دەخوای گەورە لە هەمومانی قوبوڵکە ئینشاءڵڵا سپاس دەکەین سەلامەت بێ دەفەرمو قوربان جەفەر خوا لە ڕازی بێ سپاس دەکەین سەلامەت
مامۆستا سلام علیکم. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا جەنابەت ئیمام و خەتیبی مزگەوتی هێنین بێستان سووری گەورەوە نیە؟ باشە با بزانین جەنابەت لە مانجی ڕەمەزانە ئێوە ئەو ئەرکە ئاینەی کە هەتانە چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا بە خێراتنی هەموو لایەکتانەکەم یاخوا بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەی ئەم گوندە خنجیلانە داواکانی لە خوای گەورەکە ئینشاءالله تعالى مانگی ڕەمەزان کاتەبایی خێر و بەرەکەت بێژێنێ بێڕوێنێ بۆ وڵات و گەل و نیشتیمانمان لە هەموو نەهامەتیەک بپارێزێ ئینشاءالله. ئێمەش هەر وەکوونێ مامۆسایانی ئاینی ئەو مامۆسایانەی کە لە سەردەمی کۆنەوانە کە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردووە هەر وەک ئەو مامۆسایانە ئەرکە ئاینیەکانی خۆمان وەکوونێ تەراویح و وەکوونێ ڕۆژ و شکاندن و وەکوونێ بڵێن وتاری دوای عەسر و یا لە هەندێک حاڵەتە دەم و ئێواران ئەمانەمان هەیە و لە خوای گەورە بە زاویە ئەم گوندە هەر لە دێ زەمانەوانە هەتاوەکو ئێستا هەر ئەم پیرۆزیانەی هەر ڕاگرتووە هەر لەسەری بەردەوام بووە. بەڵام ئەوەی کە جێی سەرنجە زیاترەکەی ئەم خەڵکی ئاوایی خۆمانە ئولفەتیان گرتووە بەوەی کە زیاترەکەی ئولفەتی مزگەوتە و عادەتی مزگەوتە ئێمە لە ژێر ڕۆشنایی ڕێنمایی تەندروستیەکان هەر بەردەوام. مامۆستا باسی وتارت کرد وتاری ئێوە وتاری عەسرانتان هەیە؟ بەڵا قوربانیان وتاری عەسرانمان هەیە و تقریبی بە ئەندازەی تاوەکوونە 10 دقە چارەکێک ئەونا هەمانە بەس بازام زۆر باسی چیەکەن لەم ڕەمەزانە چونکە بۆ خۆ دەزانی زیاترەکەی خەڵکی ئاگادارەکەینەوانە کەوا عادەت بگرن بە ڕۆژوگرتن چونکە ئەمە فەرزێکی ئاینیە و واجبی سەرشانی هەمومانەکەەوە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بکەینەوە دوایش بە نوێژی تەراویح و بە سونەتەکان و بۆوانێکەوە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە ئێمە هەر بەردەوام بین. سپاس دەکەین مامۆستا دەست خۆش زۆر مەمنون سپاس دەکەین. بەڵ خۆشەویستان دەمەوێت سپاسی کۆمپانیای دۆلفینسیش بکەم بەوەی کە سپۆنسەری بەرنامەکەمانی کردو و هیوادارم بتوانین ینی لە داهاتووە سپۆنسەرەکان بە جۆرە لە جۆرەکان بۆ بەرنامەکە زیاد بکەین. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الله أكبر. بەڵێ خۆشەویستان بەم شەوەیە لە گوندی بێستان سوور کۆتاییمان بە بەرنامە وێوارەیەشمان هێنا تاکو بە گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین. سوپاسیش بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنامەکەی ئەم ساڵی کردین. خواتان لەگەڵ.